بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، بینەرانی کەناڵی ئامۆژگاری، ئەمڕۆ لە ئێوارەی ئامۆژگاری باسی بابەتی تامۆ دەکەین، ئەو مەوزوعی الوقت أنفاس إذا مرت لا تعود. بۆیە گرنگی کات تامۆ باسەکەین، بۆی کەوا بزانین ئەو کات و ساتێکی ئێمە هاتیەیە کە بزانین کەوا چەندە گرنگە و ئینسانی موسڵمان چۆن بایەخی پێ بدات. بۆیە بەڕێزان و خۆشەویستان، ئەو عمری کەوا ئینسان هەیەی، بۆیە ئەو ژیانی کەوا هاینتیەیە ژیانێک و کات و ساتێکە نعمەتی خوایە بەسەرمانەوە، گەورەترین نعمەتە کە خوای سبحانه وتعالى پێمانی بەخشیوە. بۆیە ئێمەش پێویستە لەسەرمان کەوا ئاگاداری بین و دەستی پێوە بگرین. ئەو ژیانە و ئەو تەمەنەی کە خوای سبحانه وتعالى پێمانی بەخشیوە و داوێتی بە بەنی ئادەم هەمووی فرسەتێکی مەزنە بۆ ژیانێکی خۆش و کامەران، بۆ ژیانێکەوە تێیدا ئینسانی موسڵمان بیقۆستێتەوە، بەدەستی بهێنێ بۆ ڕەزامەندی خوای گەورە. ئەنجا ئەم ژیانە ئەگەر ئێستا بێیان دوایی بێت هەر تەواو ئەبێت و بۆی خوای سبحانه وتعالى وەکو منەتێک ئەیخاتە سەرمان، منەتی خۆیەتی ئەیکا بە سەرمانەکەوا بزانی کەوا لە مەشرقەوە هەتاکو و مەغرب، لە خۆر ئاواوە هەتاکو و خۆرهەڵهات، هەر هەمووی لەو کات و ساتەدایە و هەمووی لەژێر چاودێری و لەژێر عەزەمەتی خوای گەورەی هاتە. بۆی خوای سبحانه وتعالى فەرمێنە قورئانی پیرۆزدا: هو الذي جعل لكم الليل لتسكنوا فيه. هذا خوایەیە جل جلاله، شەی بۆمان داناوە بۆی کەوا تێیدا بحەوێنەوە، والنهار مبصرة، و ڕۆژگاری بۆمان کردوێتە ڕووناکیەک بۆی کەوا تێیدا بژین و تێیدا کاروبارەکانمان جێبەجێ بکەین. إن في ذلك لآيات لقوم يسمعون. ئەمە هەمووی معجزە و ئاەتێکە خوای سبحانه وتعالى پێمان نیشان ئەدا بۆ قەومانێک و بۆ کەسانێکەوە کەوا بیزانن و کە بیبیستن ئەمە گشتی نعمەت و عەزەمەتی خوای گەورەیە بۆ ئێمە. بۆیە کات نعمەتێکی زۆر مەزنە، نعمەتێکە کە خوای سبحانه وتعالى دایگرتووە سەر بەنی ئادەم، سەر بەنی بەشەر. بۆیە خوای سبحانه وتعالى دەربارەی ئەو نعمەتە، لەو نعمەتە گەورەیە، یەکێکە لە گەورەترین نعمەتەکان و بنەماترین نعمە ئەوەیە کە خوای سبحانه وتعالى قورئان فەرمێت: وسخر لكم الليل والنهار والشمس والقمر. بۆی خوای سبحانه وتعالى هەروەها شەو و ڕۆژ و خۆر و مانگ و بۆ ئێوەی ڕاگرتوون. يعني خوای سبحانه وتعالى قورئان فەرمێت چی؟ وسخر لكم الليل والنهار والشمس والقمر والنجوم مسخرات بأمره إن في ذلك لآيات لقوم يعقلون. هەروەها شەو ڕۆژ و خۆر و مانگ بۆ ئێوەی ڕاگرتوون، ئەستێرەکانش بە فەرمانی خۆ ئەو زاتەیە هەمووی ڕاگرتووە. بەڕاستی لەو دیاردا گەورە مەوزنە زیاتر لەوە زیاتر کە ئیبین ئێوە هەمووی نعمەت و بەخششی خوای گەورەیە بۆ سەر ئێمەی داناوە. بۆی هەمووی نیشانە و عەلاماتن بۆ کەسانێکەوە عەقڵ و ژیری خۆیان ئەکەنە کار، بۆی کەوا بزانن ئەمە هەمووی معجزە و هەمووی عەلاماتی لەسەر ئەوەی کەوا خوای گەورە زۆر عەظیمە. ئەخوای سبحانه وتعالى ئەم شەوە دێنێت، دوای شەو لا ئەدانجا ڕۆژ دێ، دوای پاشاندا بینی کاتێکە شەو دێ، هەرچی ئەستێرەکانە هەیە لە ئاسمان ئەدرەوشێنەوە. ئەمە هەمووی بۆی کە بزانین ئەم کاتانەی کەوا خوای سبحانه وتعالى مایداناوە هەمووی زۆر گرنگن، کاتێکن کەوا بۆی تێدا زیاتر لەخوا پێی نزیک بینەوە، زیاتر تاعاتی خوای سبحانه وتعالى بکەین. وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا. خو أو ذاتيك شو روجي بشوين يقدا ريخستوا فرصتك بأو كسيكوا ديويت كديويت يا دوري وربقريت وديويت سپاس گزاري أنجام بدات. بۆیە خۆشەویستان و بەڕێزان، کات ئەو ژیانەیە، ئەو تەمەنەیە، ئەو عمرەیەکەوە هەناسەیەکن، وەکو هەناسە چۆن کە ئینسان هەناسەیەکی دا، ئەو هەناسە ڕۆی جاتر نایەتەوە، لە پاش ئەوە هەناسێتر دێتە جێگای.
ژیان و کاتەکانمانش بەو شێوازەیە کە ڕۆیشت ناگەڕێتەوە وەکو چۆن دڵ لێ ئەدا لێدانی دڵ کە دڵ لێ ئەدات لە ناو سینگە و ناو سکی ئینساندایە ئەو دڵە لێ ئەدا دەقە بە دوای دەقا لەحزە دوای لەحزە کاتە دوای کات هەمووی ئەڕواجیانەتر ناگەڕێتەوە جا بۆیە ئەمە هەمووی سانیەک و دەقەیەکن کە ڕۆیشتن لە دوای یەک سەعاتێکن هەفتەیەکن مانگێکن ساڵێکن لە دوایەکە هات ئەوەی تر ناگەڕێتەوە بۆیە خۆشەویستان و بەڕێزان ئێمە بۆی بزانین ئەم کات و ساتە و ئەم تەمەنیوە هەمانە یەک لە دوای ڕۆی کە ڕۆیشت کە کەمی کرد دوایی تر نایەتەوە لە پاشاندا بۆ جێگایەک ئەڕۆین بۆ ئاخرەت ئەڕۆین بۆ ڕۆژی دوایی ئەڕۆین ئەو ڕۆژەیەکەوە جارێکتر ئینسان ناگەڕێتەوە ئەلێوێدا یاخود بۆ بەهەشتە یاخود بۆ دۆزەخە فداواکەین لە خوای گەورە ئالی بەهەشت بین داواکەین لە خوای گەورە مە پارێزێ لە دۆزەخ جا بۆیە بەڕێزان و خۆشەویستان بەڕاستی دڵخۆشی و بۆ ئەو کەسەیەکەوە کاتەکانی و لە حەزات و دەقە و سانیەکانی خۆی لە شتێکدا بەکاری ئێنێکەوە بە قازانج ئەگەرێتەوە سەری لە شتێکدا سەرفی ئەگاکەوە قازانجی بۆ هەیە چی بۆ دنیای خۆی و وەچی بۆ ئاخرەتی بۆی ئینسانی مسلمان تا بتوانێت کاتەکانی لە شتێکدا سەرف بکاکەوە سوودی هەبێ بۆی ئەگەر سوودەکەی بۆ دنیاش بێ هەر بەنین باشترە بۆ کاسبی بێ قەی ناکە لەبەر ئەوەی کاسبی وە بە ژێوی ژیانی خۆی بەکار ئێنێ بۆی کەوە ماڵ و کەس و کارەکەی لە احتیاجی ڕزگاریان بکات بۆی کەوە پێویستیەکانیان جێبەجێ بکات و چاوێن دەستی خەڵکی نەبێ بۆیە عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێت واللهی لە هیچ شتێکدا پەشیمان نەبوومە لەوەی کەوا ڕۆژێک دێت کە خۆر تێدا ئاوا ئەبێتەوە کەوا لە ئەجەلەکەم کەم ئەکا ئەل لە ڕۆژەیەکەوە هیچ کردەوەیک و کاری و کردەوەیکی چاکم تێدا ئەنجام نەدابێت سبحان الله عەبدوڵای کوڕی مەسعود کە یەکێک لە سەحابەکانی پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام یەکێک لە عەبادلەی ئەربعە ئەو عەبادلەی چوار عەبدوڵایی کەوا زۆر پیرۆز و مەزنن لە ئیسلامدا جا بۆیە لێچی ئەلێ والله هیچ ڕۆژێ نەبووە کە زۆر پەشیمانم تێیدا وەکو ئەو ڕۆژێکەوە ئەو ڕۆژە کامل کە خۆر تێدا ئاوا بوو بێت کەوا یەک کردەوە تێدا ئەنجام نەدابێت یاخود کردەوەی کەم تێدا ئەنجام دابێت زۆر پەشیمان بوومە لە ڕۆژە ئەی باشە ئێمە چی بێن خۆشەویستان و بەڕێزان ئێمەی بەسە زمان ئێمە وڵامە من خوای گەورە چی بێت کە کاتەکانمان هەمووی ئەڕوات هەمووی تەواو ئەبێت نازانی چیدا سەرفی بکەین نازانی چۆن تێدا بیقۆستێنینەوە چۆن بکەین هەلێ بۆ خۆمان دەستکەوتەی بۆ خۆمان کەوە کردەوەی چاکی تێدا ئەنجام بدەین جا بۆیە ئینسانی مسلمان ئەبێ دائیمەن لەو کاتە فی هذا الجهل بۆی کەوا بزانێکەوە ئەو نەزانینەی و ئەو بێئاگابوونەی لە کات و ساتەکاندا یان ئەو شوێن و کاتە یاخود ئەو ژیانی خۆی لە شتێکدا سەرفی نەکاکەوە زەرەری بۆی هەبێت جا بۆیە بەڕاستی خەڵکێکمان هەیە خۆی وا ڕاهاوردووە دەفسی خۆی وا ڕاهاوردووە لەسەر شتێکەوە سوودی بۆی نییە قازانجی بۆی نییە بۆیە زۆر جا سێ دەکەین یعنی دقە بە دقە سەعات بە سەعات ڕۆژ لە دوای ڕۆژ مانگ لە دوای مانگ دەبینی هەمووی ئەڕوات و بێ ئەوەی کەوا حسابی بۆ بکە بێ ئەوەی کەوا ئەسڵەن گوێی پێ بدە بۆیە بە خۆی لە خۆیدا تەقسیرێکی زۆر گەورەیە بۆیە خەڵکێکی زۆرمان هەیە بەداخێکی زۆرەوە دەیانبینین بەشێ لە خەڵکی سڕ بوونە لەو خەوێکی قوڵدایان بەڵکو وای لێ هاتووە ئاگیان لە خۆیان نەماوە کاتەکانیان چۆن سەرفەکەن بۆیە دەبینی خەڵکی وامان هەیە ساڵ لە دوای ساڵ مانگ لە دوای مانگ دەبینی کەوا بەس لە کاتی ڕووداوەکان و ئاهەنگەکان و مناسبەتەکان دەتوی دەبینیت نازانێت کەسە هەیە ماوە نەماوە جا بۆی خۆشەویستان دابێ ئینسانی موسڵمان کات و ساتی خۆی لە شتێکدا بسەرفی بکاکەوە هیچ سوودی بۆی نییە بەڵکو زەرری لێ ئەدات بۆی دەبینی دژمنانی دین و دژمنانی ئەم ئومەتە هەستاون بۆ شوازە نێناوە بۆ پڕی هەرچی توانیان هەیە بەکاری هێنن بۆچی بەس بۆی مسلمانان بێ ئاگا بکەن مسلمانان مەژغوڵ بکەن لە چی لەوەی کەوا کات و ساتەکانیان کە بەکار بهێنن بکەن بەرهەمی بۆی کەوا چاکەی پەیدا بکەن بۆی دەبینیت زۆر جاروان وای لێمان کردووە کەوا حتى لە ڕێی ئامێلەکانەوە
لري موبايل كان لري يعني كان كوا بيسود وبقازانجن وإلا خلشي كردوا كوا نزان أما زرري بوي هيا أبكاتي خود غلو صرفة كي بس ساعات بدو ساعات دانشتو بديار فيلمي كوا دانشتو بديار شتي كوا أصلا نازني أما زرري بوي هيا أصلا نازني أما زرري اللي أدار لدين وإيماني خوي دريك على خشتي أبا بوي دبيني زور جار عندي ياري من هيا بلكو بوبجي بيلين أما أتاري بيلين بتعبد جنج كان من داعشن أو شو تابعني بالساعات بالروجقار داعشن بدياري وبوي إما بوق أوتري غزوي فكري كراوين إما يعني أفكار كان من وبوتشون كان من نار بالكينوا يعني دجمناني إسلام ودجمناني أمتا كان والد ما كردوه كوا بين كينوا غزوي فكري ما كردوه بوتشي بوي كوا بين كينوا نزاني كوا روجقار أرواح تمن ونامنيت كسي وهاي أجر بيته أجر 15 سال يعني جنجك يعني 20 سال يعني 6 سال بجيه أجر نيوي عمري بخوته أو كذي بيت نيوي كيتري بكاسبي وبخواردن وبرابارد تواي كذي بيت يبغى إباتي خواي قريش ونامي توا بويا جبنا بودا نرشتنا حستاون بمجهول كدن من بزور شتوا شتي لاوكي شتي بيسود حتى أويك وادي دارشن طيب داخل يزوروا إليني بس اشتكوا سرقال بقيلوا قالوا أم فلان وتي أو وايود أو وايكل أو وايود بويا بقى قدام أقام الخمام بيه بوي كوا بتوانين كاتو ساعة كان من لطاعتي خوايا سلفيكين لك لاشتكى السلفي لكن كوا بيتم معيد الرقبون مال أصلا بيتم معيد كان خوا دور ما مخاتوا جابوي برزان خوش إنسان إمام ابن الجوزي رحمة إخواني بفرميت رأيت عموم الخلائق يدفعون الزمان دفعا عجيبا لستدمي خوي دات شيء عليه خلشي بيني بالنا الزمان يعني كاتو ساتوا بالنا الزمان شون بالانيك أفرميتي إن طال الليل فبشيء لا ينفع أقل الشوقار وكو إستاء وكو بايز ياخد وكو زستان أقل دريج بيه نازل بشي توايوكا نازل بشي مسببا وإن طال النهار فبالنوم المغرق بوي أقل بيت رجار دريج بيت يعني هاوين ديت رجال دريجة كامرا بخوتها وياك وهم في أطراف النهار على دجلة أو في الأسواق بلام لكاتي قرمي رجارة لقرمي الروج دا دبيني لكاتي دا مشتقى سفيبا لبازار كان للواري ربارة كان لدريا كان أرون الشرك دا بسري أبن كوا زريا اللي بدات توشي نظر بين توشي سيو خواردن بين بناحقو بناشرئي جابويا أو تي اللي رحمة إخواني به ولقد شاهدت خلقا كثيرا لا يعرفون معنى الحياة خلق يزور مني تامو تشيجو قدري شيان ناقرن فمنهم بلعب الشطرنج لو سدمي خوي دا شطرنج ديال باوبوا أي باشا سدمي خوما لقى ما يساتيبو تايا سدمي خوما كان سدمي بوبجي وأتاري وسدمي كوموري الشتن كواب بسود بقازانج والله من دالي وهي عمري 8 بوچوکی هێشتان هەردوو چاوەکانی دەست داوە بەڵکو زۆر لاوازی کردوون لەبەرچی ئەوەندە بە سەعات و بە ڕۆژگار کامل هە بە دیار ئەتاری و بە دیاری پۆبژی و بە دیاری ئەم شتانەی کەوا سود و قازانجی بۆ نییە ومنهم من يقطع الزمان تیانە هەیە يقطع الزمان بكثرة الحوادث فعلمت أن الله تعالى لم يطلع على شرف العمر ومعرفة قدر الأوقات العافية إلا من وفقه الله وألهمه اغتنام ذلك بويا لتي عليه والله بوم دركوت كزانيم كخواي سبحانه وتعالى أو أنا رزي لي نقرتون بوتي لمن أوي كوا نازل كاتكان يعني التي سرفكن بويا خواي سبحانه وتعالى يعني ليش لفظ نعمتي أوي كوا هدايات الأداب ورقاي حق بنشان أداب بوي كوا قدري بقدي بوي كوا بزاني أما بشيك أخوي قولا بيتي بخشيوا وهروها لتيدا سرفي بكي بويا أخوي سبحانه وتعالى القرآن فرميت وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم أما كسك بينكاتوا كسك هستي بيكا أو كسعديك صبر آرام قرن لشتينا شرعية لكاتك تورأ من لكاتك بأننا شرعية بكن بويا وما يلقاها إلا ذو حظ عظيم أو كسيك بختورة أو كسيك كوا خوش حالة
ئەو کەسانەکەەوە خۆشەویستی خوان و خۆی سبحانه وتعالى خێری بۆ ویستن. بۆیە زۆر جار دەبینینکەوە ینی دەست بەتاڵی ئەوەی لێ بێتەوە. زۆر جار لە مسلمانە دەبینیکەوە قەدر و ئافێتی نعمەتی دەست بەتاڵی و دەست بەتاڵی ناگرن. بۆی دایما دەکەیت ینی ئەو کەسانی کەوا نازانن کاتەکان ئەمەتی سەرف بکەن، گرنگی کات نازانن، سەرەکەی لەزەت و تەعمی ئەو دەست بەتاڵیە و ئەو کە بئیش و کارە قەدری نازانێ. بۆی ئەو کەسێک کە واگەت بێت و خۆی سبحانه وتعالى پێی بەخشیوە نعمەتی دەست بەتاڵی یاخود نعمەتی کات و سات ئەبی حەمد و سەنای خوا بکەن و هەروە پشتی پێ ببەستێ بۆچی؟ بۆ تاعاتی خۆی گەورە، بۆ نوێژ و تاعات، بۆ هاتوۆکردنی مزگەوت، بۆ چاککاری چاکسازی بۆ لەودا بەکاری بێنێت. بۆی ئەبێ بۆ غەیری خوا سەرفی نەکە، بۆ خۆی سبحانه وتعالى سەرفی بکە. بۆی پێغەمبەری خوددا فەرمی عليه الصلاة والسلام دوو نعمەت هەن خەڵکێکی زۆر تێیدا خەسارتمەندن، زەرەرمەندن. یەکێ نەوانە بۆیە خەڵکێکی زۆر تێیدا خەسارتمەندە ئەو دوو نعمەتە. چییە دوو نعمەتە خۆشەویستان؟ ئەوش ئەوەی لەش ساغی و فراغ و دەست بەتاڵیە. تۆ لەشت ساغە، عەیبت نییە، گرمت دێ، داسە بۆ خوا دوورکانیۆش بکە، داسە بۆ خۆت بۆ خوا هاتووی خزم و کەسوکاری خۆت بکە بۆ خوای گەورە، داستە بۆ خۆت کار و کردداری باش ئەنجام بدە، داستە بۆ خۆت هاتووی مزگەوت بکە. یاخود دەست بەتاڵە هیچ بەدەستەوە نییە، کار و کاسبیت نییە، خوای گەورە پەتی بەخشی و ڕاتبت هەیە، تەقاعودیت هەیە، هەرچیت هەیە، بڕۆ بۆ خۆت کردەوەی چاکی ئەنجام بدە، بڕۆ چاکسازی بکە. بۆیە خۆشەویستان دەبینی أن الناس إذا توفرت لهم الصحة وامتد أمامهم حبل الفراغ ولم يحسنوا استخدام ذلك. بۆیە کاتی خەڵکی دەبینی کە وەلاشی ساغا و هەمە دەستی بەتاڵە کاتی هەیە نازانێت چۆن بەکاری بێنێت، نازانێ. بۆیە ئەبێ بزانێت کەوا کار و کردارێکن کە خوا پێی خۆشە، کە خوا پێی ڕازیە، ئەبێ لەو کارەیە بەجێبەجێ بکەی. بۆی دەبینی خەڵکی زۆر فەشەلی هاوردا بەهۆی چیەوە؟ لە ژیانە تەنزیممان نییە، ئێمە نازانین چۆن بەکاربیێنی کات و ساتەکانمان. بۆی دەبینی بۆتە هۆکارێکەوە سەرقاڵ بووە، وەروە فەشەلی هێناوە لە ژیاندا. دەبینی گەورەترین علامەت و نیشانەی ئەوەی کەوا کەسێکە کەوا زەی لە خۆی داوە و کاتەکانی ناقۆسێتەوە بۆ خۆی و سوودی لێ نابینیە، ئەوش ئەگەردە بۆچی؟ بۆ کەسێکەوە لەو کەسێکەوە نازانێت چۆن بەکاری بێنێت، تێدا خەڵەتاوە. جا بۆیە خەسارتمەند و زەرمەند ئەو کەسێکەوە کاتەکانی لێ ئەڕوات و پێی نازانێت، ئەوە زەرمەندە. بۆ کەسێک وایە نمونەی ئەو کەسێکەوە نازانێت کات و ساتەکانی چۆن بەکاربێنێت. بۆ کەسێک وایە ئەچێتە بازار شتومەکێکی پێیە ئەوێ بیفرۆشێت، بەڵام کاتێکە ئەیفرۆشێت لە بازار کەمتر ئەیدات، زۆر بەکەمتر بە زەرر ئەیدا، و کاتی ئەیکڕێ لە بازار گرانتر ئەیکڕێت. بۆی ئینسان دایسێکی پێی ناخۆشە لەو شتانیە زەرر بکە. بەڵام ئەو کەسێکەوە کات و ساتەکانی بەلاش ئەدا بە فیرۆ ئەدا، وەکو وایەکەوا چێتە بازار شتومەکی پێیە نازانێت چۆن سەرفی بکە، نازانێت بە زەرر ئەیدا و بە گرانج ئەیکڕێتەوە. ئەوە حاڵی ئەو کەسەیە. بۆیە ئاهلی بەهەشت لە هیچ شتێکدا ینی ئاخ و ئۆخ هەڵناکێشن، خەفەت ناخۆن ئیلا بۆ کات و ساتەی کەوا بەسەریانە ڕۆیشتووە، دەستیان داوە زیکری خۆیان تیان نەکردووە. ئەی باش ئێمە بڵێین چی؟ بەم ڕۆژگارە ڕۆژ دێت و شەو ئەڕوات، زۆر تەقسیریمان هەیە بەرامبەر خوای گەورە، بەرامبەر ئەو نعمەتانی کە خوا پێمانی بەخشیوە. ئەی باش ئێمە چی بڵێن ڕۆژی قیامەتدا؟ بۆیە ئاهلی بەهەشت خەفەتە خۆن بۆچی؟ بۆ کات و ساتێک لە دنیادا دەستیان داوە بەهۆی چیەوە؟ زیکری خۆیان تیان نەکردووە. جا بۆیە دوو بخاڵ ئەوەیە کە خوای سبحانه وتعالى کاتێک سوێن دەخوات بە شەو بە ڕۆژ، وەروەها بە چاشتەنگا، وەروەها بەسەر لە بەیانی کە فەجری پێوتریە. بۆیە دیارە مەزنە، بۆیە مەزن کە الله جل جلاله سوێن دەخوات بە شتێکەوە مەزنە. جا بۆیە کاتێکەوە سوێن دەخوات والفەجر والعصر وهروها والشمس وضحاها والليل إذا يغشى، ئەمانە هەمووی مەزنن. بۆیە خوای سبحانه وتعالى سوێنی پێخوا. جا بۆیە بێ با ئەگەمە لی بێ. بۆیە خوای سبحانه وتعالى کاتێ باسی کاتمان بۆ کات دێکێک لە کاتەکانمان فەجرە یاخود لەیلە یاخود چاشتەنگایە، ئەمانە هەمووی کات و ساتن. بۆی کە بزانی کەوا زۆر مەزن لای خوای گەورە، بۆی کە بزانەوە ژیانی ئێمەیە. جا بۆیە
ئەبێ ئێمە پارێزگایی لێ بکەین ئەیە پارێزگایی لێ بکەین و وەروە بزانی کەوا چۆن بەکاری ئێنن بۆیە ئەمە زەمانێکە ئینسانی موسڵمان تێیدا ئەگەدار نەبێ وەکو باسمان کرد لەو شتومەکانە زەرمەند دەبێت و لە بازاڕ بەکەمتری ئەدات بۆیە ئەو کات و ساتێک کە ئێمە هایتەیە بەشێک لە ژیانمان ئەگەر سەعاتێ بێ ئەگەر دەقەیە بێ ئەگەر لەحزەیە بێ هەمووی بەشێکە لە ژیانمانە بۆی وەزیفەی ئێمەوەیە وەزیفەی بەندەکانی خوا ئەوەیە ئەو کات و ساتانە بقۆستینەوە بۆ ذکر و یادی خوای گەورە وەسیەم خاڵ ئەوەیە ئەو کات و ساتانی کە هەمانن تایبەتمەندی نیشانی خۆی هەن یەکێ لەو تایبەتمەندانی ئەوەیەکەوە سەرەکەی زوو ئەڕوا ئەو کات و ساتە سەرەکەی زوو بەسەرعچێت و زوو بێتە ئەڕوا بۆی کاتی ڕۆی ناگەڕێتەوە کاتی ڕۆیشت ناگەڕێتەوە وهروە ئەو کاتێک کە ئێمە هایتەیە نافرۆشرێ نافرۆشرێت ناکڕێتش بۆیە وەکو هەناسەیەک وایە کە ڕۆیش ناگەڕێتەوە وەکو هەناسەی مرۆڤ وایە ئینسان وایە ئەو هەناسەیەتدا کە ڕۆیش جاتر ناگەڕێتەوە بۆیە سەرەکەیت خەڵکێک هەن لە خەوێکی زۆر قوولدایەن لە سڕیدایەن بۆیە سەرەکە ئەگە تو بخەوی ئەگە بەخەبەر بی هەمان کات ژیان ئەڕوات کاتەکەت ئەڕوا بۆی ئەبێ ئینسانی موسڵمان ئەبێ زۆر باریقی پێ بدا وەروە کە تەرخەمی تێدا مەکات بیقۆستێنێتەوە ئەستەلاری بکا بۆ یاد و ذکری خوای گەورە و چوارەم خاڵ ئەوەیەکەوە یەکەم شتەکە ڕۆژی قیامەت کە پرسیارت لێ کرێ بۆ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام لا تزول قدما عبد يوم القيامة حتى يسأل عن عمره فيما أفناه بۆیە لە ڕۆژی قیامەتە هەنگاو نانەی لە مەیدانی مەحشەردا هەتاکو پرسیارت لێ نەکرێ ئەو ژیانەت ئەو تەمەنەت لە چیدا بەسەرت بردووە لە چیدا سەرفت کردووە بۆیە خۆشەویستان و بەڕێزان لەبەر ماوەی کاتەکەمان نەماوە پێمان خۆش و کەوا زیاتر بۆتان ڕوونکەینەوە زیاتر بۆتانی باس بکەین بۆی کەوا زیاتر ئینسانی موسڵمان ئاگادار بێت بەڵام یەک خاڵێک ما ئەوش ئەوەیە کەوا پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرموویەتی اغتەنیم خەمسا قبل خەمس یعنی پێشت هەن پێشەوەی کەوا پێشت بێن تۆ بیقۆزێنەوە یاخود هەلەیەکە و بەکاری بێنە بەدەستی بێنە یەکێ لەوانە فەرمێتی وحياتك قبل موتك ژیانەکەت پێش مردنت بۆیە ئەبێ ئێمە تۆڵکی بڵای خوای گەورە ئەی کاتەکانمان و ژیانەکەمان بەفیر ڕۆشتووە داوا بکەین لە خوای گەورە پەشیمان بینەوە تۆبێک ڕاستەقینە بکەین لەگەڵ خۆمان و خوای خۆماندا زیاتر بڵای خوا بگەڕێنەوە تۆ بۆ استیغفار بکەین فداواکەین لە خوای گەورە یا ڕەبی خوای ئەم کات و ساتێکەوە ئێمە هاتیەیە خوایە بەرەکەی تێدا بکەیت و ژیانمان خۆش بکەیت و بەختەوەرمان بکەیت لە قیامەت والحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين